پرسی سربەخۆیی دادگاکان لە هەرێمی کوردستان وەک هەمیشە قسە و باسی زۆری لەسەرە و بەردەوام چالاکان و یاساناسان داوای سربەخۆییان دەکەن. کاتێک کەیسێک لە هەولێر بێت لە سلێمانیەوە هاواری ناڕەزایەتی دژی بەرز دەبێتەوە و بە پێچەوانەشەوە. دۆخێک کە وای کردووە زۆر جار سزادراوان بە تایبەت لە دۆسیە سیاسی و ڕۆژنامەوانیەکاندا داوای گواستنەوەی کەیسەکانیان لە نێوان پارێزگاکاندا بکەن. یاساناسێک دەڵێت لێرە عەقڵیەتی سیاسی حزبی هەموو دام و دەستگاکان بە موڵکی خۆی دەزانێت. دەسەڵاتی ئێمە پێویستمان بە دەسەڵاتێکی دادوەری نیشتیمانی هەیە و پێویستمان بە بێلایەنکردنی زیاتری دەسەڵاتی دادوەری هەیە و پێویستمان بە بەنیادنانی دەسەڵاتێکی دادوەری سربەخۆیە بەدەر لە هەر کاریگەریەکی سیاسی و حیزبی. لێرە عەقڵیەتی سیاسی حیزبی هەموو دام و دەستگاکان بە موڵکی حیزبی خۆی ئەزانێ بە دەسەڵاتی دادوەری و داگاکانی شەو بەداخێکی زۆرەوە لە ڕاستیە. ئێمە ساڵانی پێشتر باسمان لە سربەخۆکردن و بە نیشتیمانیکردنی هێزە ئەمنیەکان و هێزی پێشمەرگەیە کرد بەداخەوە کە نەهاتەتی. ئێستا ئەبێ بڵێن کاکە دادگاکان با سربەخۆ بکرێن و بە نیشتیمانی بکرێن. ئێوێ خەڵک ئەزانێت سیاست ڕۆچووەتە ناو هەموو پنتێکیە و کۆمەڵگایەوە بە دادگاکان و بە دادوەرەکانیشەوە. ئەمە معنای ئەوە نێ لەسەر ئاستی شاخص دادوەرەکانمان لەژێر پرسیارە بن کولەن، نا موئەسەسەتەکان لەژێر کاریگەری هەژمۆنی حیزبیان لە ڕاستیە. بۆیە ئەوە واقعەیە کە بەداخەوە هیچ کەس ناتوانێت قوڵی لەوە بکە و تەنانەت خودی ئەم حیزبانە بەرپرسانی ئەم حیزبانە خۆیان شایەتیان لەوە داوە کە دادگا خۆیان دادگایان بە حیزبی کردووە یاخود وایان لە دادگا کردووە کە نەتوانێت سەربەخۆ بێت. ئەم دابەشبوونە سیمای دووزۆنی تۆختر کردووە. بە جۆرێک زۆر جار تۆمەتباران لە شارێکەوە فەرمانی گرتنیان هەیە، بەڵام لە پارێزگاکەی دیکە داڵدە دەدرێن و یاسا ناتوانێت دەستیان بەسەردا بگرێت. بەڕێوەبەری سەنتەری میترۆ دەڵێت هەموو شتێک لە هەرێم بە سیاسی کراوە. ئەوەی ئێستا دەیبینن دەسەڵاتی دادوەری خستۆتە ژێر پرسیارەوە. کاتێک کە لە هەولێرەوە زیندانیەک و سزادراوێک داواکە کەیسەکەی بگوازێتەوە بۆ سلێمانی و لە سلێمانیەوە کەیسێکی کە داوا دەکرێت بگوازێتەوە بۆ هەولێر، ئەمە دەرخەری ئەومان پێ پیشان نایە کە بڵین لە شارێک یاسا سەروەرە و دادگاکان سربەخۆن دەتوانن کەیسەکان لە بەرژەوەندی حەقا یەکلا بکەنەوە، بەڵکو ئەم کەیسانە بە سیاسی کراون لە ئاساسا. بەداخەوانێ هەموو شتێک لە هەرێمی بەداخەوە لە هەرێمی کوردستان زۆربەی زۆری سێکتەرەکان بە سیاسی کراوە، لە ناویشیاندا بابەتی ڕۆژنامەوانی بابەتی ئازادیەکان و دادگاش بۆ بە مؤسسەیەک بەداخەوانێ کە نەدەبوو هەبێت گومان هەبوو لەوەی کە دادگا سەروەر نیە، بەڵام ئێستا کاتێک ئەم ڕووداوە بینین بە حەقیقی ئەبینین کە ئەم کەیسانە بە سیاسیەکەن و دادگاکان ناتوانن لە بەرژەوەندی حەق کەیسەکان یەکلا بکەنەوانێک. شارەزایانی یاسا جەخت دەکەنەوە کە پێویستە دەسەڵاتی دادوەری بە تەواوی بە نیشتیمانی بکرێت و لە ژێر هەژمۆنی کەس و لایەندا دەربهێنرێت. دادگاکانی هەولێر و سلێمانی دەبێت یەک بڕیار و یەک پێوەر پەیڕەو بکەن. تاوەکو چیتر ڕێگە بە سیاسیەکان نەدرێت دەستوەردان لە دۆسیەکاندا بکەن و ڕێز و شکۆ بۆ سەروەری یاسا بگەڕێتەوە.